وڵە بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لەوێ خۆشحاڵم جارێکی دیکاتمەوە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ کە ماوەیەکی زۆرە داواتان کردو جەنابی وەزیری پەروەردە مامۆستا ئالان حەمەسای ساڵح میوانداری بکەین دوجار توانیمان میوانداری جەنابیان بکەین و ئەوان ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانی ئێوە و ئێمەش ئەدەنەوە دیارە من نامەوێت لە پێشەکێکە زۆر ئاماژە بە شتەکان بدەم سەبارەت بە پەروەردە لە هەرێمی کوردستان پەروەردە هەمیشە وەکو خەمێک سەیرەکرێت و وەکو بوارێکی پیرۆز سەیرەکرێت چونکە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر تاکەکان هەیە لەسەر کۆمەلگە هەیە لەسەر خێزان هەیە دیارە ئەوانەی لە بواری پەروەردن زۆر بابەت باسەکەن ئێمە ینی پێشتریش بڵاومان کردەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە جەنابی وەزیری پەروەردە حزوری ئەبێ لەگەڵمان پرسیارێکی ئێجگار زۆر هاتووە و ئێمە مەبەستمانە لەگەڵ جەنابیان وەڵام بۆ ئێوە وەربگرینەوە ئەگەر لەناو بەرنامەکەش فریانە کەوتین ئەو بەشەی دیکە وەڵامتان هەر بۆ وەرەگرینەوە لە سوۆشیال میدیا بڵاوێکینە چکۆ مەبەستمانە گرنگی بە پرسیارەکانی ئێوە بدەین ئێستا چینە ناو بەرنامەکە و وردە لەگەڵ جەنابیان جەنابی مامۆستا ئالان حەمەسای ساڵح وەزیری پەروەردە لە حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بۆم دەرفەتە ماندوو نەبن من پێم خۆشە لەوێەوە دەست بە بەرنامەکەمان بکەین کاتێک کە حکوومەتی نوێ وردە دەستی بەکارەکانی کرد ئەو ڕۆژەی کە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی کارنامەکەی خۆی خوێندەوە ئەوانەی گرنگی بە بواری پەروەردادن زانیان کە لێرە ئەم بابەتە زەق کراوەتەوە و ئەویسترێت زیاتر لە جاران گرنگی پێ بدرێت ئەمە زیاتر هەستی پێکرا کاتێکە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێ خوێندنە جەنابیان لەگەڵ ئێوە حزوریان هەبوو من پێم خۆشە خۆت قسە لەسەر ئەم پرسە و گرنگی ئەم هەنگاوە بکە ئەنای خۆی گەورە میهرەبان سپاس کاگادگار سپاس بۆ جەنابەت بۆ سڵاو ڕێز بۆ بینێرانی کوردستان 24 دیارە ئەگەر زۆر بە پوختی ئاماژە بە دیدگای ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بدەم ئەکرێت لە چەند خاڵێکە پوختی بکەمەوە یەکەم ئەوەی کە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە کابینەی نۆیم هێڵە گشتیەکان دیارە هێڵە گشتیەکان هێموو لایەنە سیاسیانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێگەێناوە بە تەشیدیش جێپەنجەی ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەت لەو کارنامەیەش دیارە لە بواری پەروەردە کە گرنجیدانە بە پێداچوونەوە بە پرۆگرامەکان و هەروەها بەرزکردنەوەی خاڵی دووهەم بریتێ لە بەرزکردنەوەی ئاسی خوێندن لە قوتابخانە حکوومیەکان و پشگیریکردنیی تەواو و فراهەمکردنی ئیمکاناتی پێویستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستاندا لەو ڕوانگەیەشەوە ئەوەی کە بەڕێستان ئاگادار بوون ڕۆژی 21 کە دەستپێکی ساڵی خوێندنی 2019-2020 بوو بەڕێزیان بۆ خۆی لە پارێزگای دووەک یەکەم زەنجی ساڵی نوێی خوێندنی لێداوە لەوێ تشکی خستە سەر ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان و پێداویستەکانی ئەو کەرتە ئالنگارەکانی بەردەم کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان و چۆنەتی چارەسەرکردنیان و هەروە پشگیری حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاگەیان بۆ چارەسەرکردنی و کەم و کوڕانی کە لە کەرتی پەروەردەی هەرێمی کوردستانە هەل لەو ڕۆژەشدا ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت بۆ یەکەمین جار لە مێژووی پەروەردەی هەرێمی کوردستانە کە سەرۆکی حکوومەت ڕوخسەت لە مامۆسایەکی ناو پۆل وەرەگرێت بابەتێکی پوخت لە ماوەی چەند خولەکێکە بۆ یەکێک لە پۆلەکانی قوتابخانەی ڕێواز لە پارێزگای دووهۆک ئاماژە پێدا کە پایامەکە بۆ هەموو قوتابیانە بەڕاستی بەڵام لە ڕووی مەکانیەوە لە یەکێک لە پۆلەکان بوو کە قۆناغی پێنجی بنەڕەتی بوو لە پارێزای دووەک ئاماژەی بە سێ خاڵی گرنگدا کە ئەمە تێڕوانینێکی گرنگە بۆ بواری پەروەردە و بۆ ئەوەی کە ئەم بتوانین پەروەردە وەکو هێزیی نەرم بەکاربهێنین بۆ بیناکردنی مرۆڤێکی تەندروست کە ویش بریتی بوو لە خۆشەویستی نیشتیمان و گرنگی خۆشەویستی نیشتیمان و هەروەها گرنگی پاراستنی پێکەوە ژیان و گەشە پێدانی ئەم پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی ئاینی ئاینزایی وارووا لە ڕووی نەتەوەییەوە بە خاڵی سێمی ژینگە دۆستیە ئەم سێ پرەنسیپیان ئەم سێ خاڵە گشتێکە لە وانە پوختەکەی ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەتە هەبوو کۆمەڵێک مەسیجی گرنگی تیا بوو کە پرۆسەی پەروەردە بەر لە پرۆسەی فێربوونە بەڕاستی و ئەمەش ڕوویا دروستەکەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تاچێکی ساغڵم بە زانیاری نوێ بە زانستی نوێ پرچەک بکەین دەکرێت
پەروەردەیەکی دروستیکەین لەسەر بنەمایی کە نیشتیمانەکەی خۆی خۆش بوێ و هەروە قبولی جیاوازەکان کا و ڕێز لە هەموو ئەو فرە ڕەنجی و فرەدەنجە بگرێت کە لە وڵاتەکەمانە لە نیشتیمانەکەمانە کە کوردستانە هەیە لەگەڵەوەشە تاچێک بێژینگەکەی خۆی خۆش بێ و ژینگەکەی خۆی پارێزێ لەو ڕوانگەیەوە تێگڕای دیدگای ڕێزار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بریتیە لە پشتگیریکردنی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی کۆمەڵێک میکانیزمی وردا و ڕاستپاردنی ئێمە لە وەزارەتی پەروەردە بۆ ئامادەکردنی بەرنامەیەکی کار و گرنگیدان بە قوتابخانە حکوومیەکان و بەرزکردنەوەی ئاستی زانستیانە و هەروە جەختکردنەوە لەسەر لایانی پەروەردەی لە قوتابخانە لەو چەند ساتش کە ڕۆڵی مامۆستا گێڕە پێمانەڵێ کە ئەرکی مامۆستا چەند ئەرکێکی پیرۆزە و لە بەرامبەرە چەند قورسی شەکە لە ئاستیا بێت هەموو کەسێک باشە باوردەور دەبێنە سەرباسی وەزارەتەکەتان ئێوە ماوەیەکی زۆر توولانی نییە دوومانگێکە بێت دەستان بە هەنگاوەکانتان کردو ئەگەر پانۆرامایەک بە خێرایی پێمان بڵێ لەم دوومانگەیەوە چیتان کرد سواس ئێمە تقریبان دوو مانگ و دە ڕۆژێکە لە وەزارەتی پەروەردە دەست بەکار بووین منەمەیە بەر لە هەموو شتێک دەست پێگەوە بڵێم کە وەزارەتی پەروەردە وەزارەتێکە وەکو موسسات وەکو دامەزراوە بوونی هەیە ئێمە نهاتوێتە سەر سفر لە سفرەوە بنیادی بنینەوە وەکو بە درێژایی مێژووی 27 ساڵی ڕابردوو خەڵکیشی زۆر باش لەناو ئەم کاری کردووە زۆر جار هەندێک کات زروفی مۆزوعی و زروفی زیاتیش ڕێگربوون لە ئەنجامدانی هەندێک گۆڕانکاریان هەندێک چاکسازیان جێبەجێکردنی هەندێک بەرنامە بەڵام ئێمە بە شێوازیشی گشتی وابەستین بە کارنامەی گشتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە هەڵە گشتەکانی کارنامە لە بواری پەروەردە جێبەجێیەکەی نزافەتەن بۆ وردەکاریانی کە پێویستە وەکو ئەرچی وەزیر و ئەنجومەنی وەزارەت جێبەجێ بکەین ئەگەر لە سەرتا بە جەناوت بڵێم ئێمە لە ماوەی دوو مانگی ڕابردوو چیمان کردووە زۆر بە کورتی ئێمە لە ماوەی دوو مانگی ڕابردوو چەند هەنگاوێک و ئیجرایەکی ئیداری و هەروەها زانستیمان ناوە کامە بەسمانەوە بۆی عادەی تەنزیم لە ناو کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستانە بکەینەوە یەکێک لەو خاڵانە بریتی بووە لەوەی کە بۆ ساڵی خوێندنی 2020-2021 ئێمە لیژنەمان تەشکیل کردووە کە ڕێخستنەوەی میلاکات بکرێ بەڕاستی چونکە ئێمە گرفتمان لە میلاکاتە هەیە لەسەر سێ ئاست یەکەم یعنی سوئێکی تەوزیع هەیە لەسەر ئاسی جوگرافی مامۆسایانی دەرەوەی شارمان کەمترێکە لە ناو شار سوێشی تەوزیعمان هەیە لەسەر ئاسی پسپۆڕی لە هەندێک پسپۆڕی مامۆسامان کەمە لە هەندێک پسپۆڕی مامۆسایەکو پێویستمان هەیە سوێشی تەوزیعی کەشمان هەیە لەسەر ئاسی مەرحەلی لە قۆناغی ئامادەی مامۆسامان تا ڕادەیە کەمترێکە بە بەراورد بە قۆناغی بنەڕەتی لەو ڕوانگەیەوە بۆ چارەسەکردنی ئەم سێ جۆر ناجۆریە لە دابەشبوون لیژنەیەکمان پێگەێناوە و لیژنەیە دەست بەکارە بێ بۆی بۆ ساڵی خوێنی 2020-2021 بتوانێت عادی تەنزیمی میلاکات لە تەواوی قوتابخانە و پەروەردەکانی هەرێمی کوردستانە بکاتەوە خاڵێکی دیکە ئەویش ئەوەیە ئێمە لە بواری کەرتی خوێندنی ناحکومی ئەوەی کە پێوتێ کەرتی ئالی کۆمەڵێک هەنگاومان گرتوۆتە بەر یەکەم مۆڵەتدانمان ڕاگرتووە ئەویش لە پێناوی عادی تەنزیمی ئەوەی کە هەیە و پێویستە حکوومەت بتوانێت چاودێریی باشتر و لەژە کۆنتترۆلێکی باشترا بێ چونکە وەزارەتی پەروەردە بە کەرتی حکومی و کەرتی ناحکومیەوە بەرپرسی یەکەمی سیاسەتی پەروەردەیە لە هەرێمی کوردستان دوجاریش ئەو بابەتانە هەمووی عرضەکرێتە لای ڕێزار جەنابی سەرۆکی حکومەت و ئەنجومەنی وەزیران واتە ئێمە بەرپرسیارەتیمان بەرامبەر بە ئەنجومەنی وەزیران جگە لە بەرپرسیارەتیشمان بەرامبەر بە پەرلەمان هەیە لەو ڕوانگەیەوە یەکەم ئێمە عادی تەنزیمی خۆمان کردوتەوە لە کەرتی تایبەتە کۆمەڵێک هەنگاومان ناوە مۆڵەتدانمان جارێ ڕاگرتووە هەتاوەکوی عادی تەنزیمی ئەو 430 قوتابخانە و باخچە و پەیمانگایان ناکەین کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن لیژنەمان دروست کردو بۆ چاودێریکردنی و قوتابخانە و باخچە و پەیمانگایانە هەفتەی ئایندە لیژنەکە بە فەرمی دەست بەکارە بێ سەردانی بۆ قوتابخانە و باخچانەکە و لیژنەی فەرعی بۆ پارێزگاکان سلێمانی هەڵەبجە گەرمیان و دووەکو هۆلێریش تەشکیل بووە بۆ ئەوەی کە هەر باخچەیەک هەر قوتابخانەیەک هەر پەیمانگایەک لە دەرەوەی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەکارێکی کردبێ کەم و کوڕیەکی هەبێ ماوەیەکی پێدرێ بۆ چاکردنەوە بۆ تایبەتەکانیان بۆ حکومی جارێمە بۆ کەرتی ئالیە باز لە کەرتی ئالیەکەین خاڵێکی دیکە ئەوەیە کە ئێمە ڕێنمایی ژمارەی ساڵی 2016 کە بەرمەبنای یاسای ژمارە 14 ساڵی یاسای ژمارە 14 ساڵی 2012 پەیمانگا و قوتابخانە ناحکومیەکانە تەفعیلمان کردوتەوە لەوەی کە بتوانین لە پێشتر
مامۆسایانی کەرتی حکومی بەبێ هیچ مۆڵەت یەگەچون لە کەرتی تایبەتی جوانەیانەوەیتەوە بەڕاستی ئەمە ژوایە کرد هەندێک جار وایە کرد ئەو تااقەتەوەکو پێویست لە کەرتی حکومی سرف نەکرێ و تا ڕادەیەکی جۆرێک لە ناداپەروەری تیادا دەکەوت بۆی کە مامۆسایە کە لە کەرتی حکومی کەمترین بەشەوانەیەوتەوە بەجێ هێشتۆ چوو لە کەرتی زۆرترین بەشەوانەیەوتەوە ئێمە ئاساین بە جۆرەی ڕێنمایی ژمارەی ساڵی 2016 قانونی خدمەتی مەدەنی و قانونی انضباطی مۆزەفینی دەولە فەرمانێکی وزاریمان دەکردو و ئەو فەرمانە کە دەرمان کردووە بەرپرسیارەتی جێبەجێکردنەکەیشمان دیاری کردو کاکەوتە سەر چ لایەنێک کە جیهەتی مختص و متعلقە بۆ بابەتانەوە لەو فەرمانە توانیوانە دەرفەتێکی کار من بۆ خۆم ڕۆژانە سیستمی عارە دێتە بەردەستم و ئاژۆی لەسەرەکەم بەڕاستی توانیوانە دەرفەتیش کار بۆ کۆمەڵک بەڕێزی دانەمەزرا و دەرچووی دانەمەزرا و بدۆزینەوە و بەپێی ئەو سیستەما کە هەیە ڕێنمایی ژمارەیەک تەنها هەر قوتابخانەیەک ئەتوانێت سوود لە 120 مامۆستایانی کەرتی حکومی وەربگرێت لای خۆیان داوامیان پێ بکە واتە ئەگە قوتابخانەیەک 20 مامۆستای هەبێ پێویستە تەنها 4 مامۆستای لە کەرتی حکومیەوەی عارە کرد بێ شانزەیەکەی دامەزران بێت بە تەواوەتی کاری پێ دەکرێت ئەمساڵ کاری پێ دەکرێت مخالەفات هەبووە و ئیجرعاتیشمان لەسەر مخالەفاتەکان کردووە بەڵام هەموو شتێک بۆ میدیان نیە ناکرێمان دێ ڕێکاری ئیداری هەیە بەرامبەر بە قوتابخانەیەک بگرین و ڕێکارێکی یەکسەر بیخێنە بابەتێکی علامیەوە پێویستی بۆ نەکردەوە بەڵام ڕێکاری ئیداری خۆمان گرتوۆتە بەر و لەم هەفتەیە بێتەوە فەرمانێک دەرەکەین کە یان تعمیمێک دەرەکەین کە داوایان لەکەین ناوی مامۆساکانیان هەمویان بنێرن بەڕاستی و هەر قوتابخانە یەکسەر پێچیکا مۆڵەتی بۆ تازە ناکەینەوە چونکە بە نیسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە زۆر گرنگە کە دەرفەتی کار بۆ دانەمەزرەوان بدۆزرێتەوە کەرتی تایبەتیش لەم ڕوانگەیەوە بە جوێرەی یاسا و بە جوێرەی ڕێنمایی التیزاماتی خراوەتە سەرشان پێویستە پێوی پابند بێ لەبەرەوە لەم هەفتەیە ئێمە گشتاندنێکمانە بێ بۆ هەموو بەڕێبەراتیە گشتەکانی پەروەردە لە پارێزگاکان لە ڕێگەی ئەوانەوە داوای لیستی مامۆسایانی هەموو لیستی مامۆسایانی قوتابخانە و هەروەها پەیمانگاکان و وەروە باخچەکانی شەکەین و بە جوێرەی و لیستە بەراورد دەکەین بزانین ئایا تا چەندێک ڕێژەی لە 120 جێبەجێکراوێ هەر قوتابخانە و باخچەیەک سەرپێچی کردبێ یان ئەو بڕیارەی جێبەجێ نەکردبێ مۆڵەتێکی زۆر کەمی هەفتەیە تا دەڕۆژی پێدەین بۆ چاکردنەوە ئەگەر چاشی نەکرایەوە ئەوە دواتر بە جوێرەی یاسا و ڕێنمایە بەرکارەکان مامەڵی لەگەڵەکەین و ئامادە نابین مۆڵەتی بۆ نیۆ بکەینەوە و سزای مالیش و سزای ئیداریشان نەدەین لەبەرەوە گرنگە بەلای ئێمەوە ئەم بابەتە بابەتێک بێت تەنزیم بکرێەوە هەندێک هەنگاوی عملیشمان لەو بارەیەوە ناوە کە جێگەی دڵخۆش من دێمە سەری ئەوانت زیاتریش لەسەر و بابەتانە ئەوەستین بڵێ خاڵێکی دیکە کە لە چوارچەوەی ئەوەی کە ماوەی ڕابردوو کارمان لەسەر کردووە ئەویژەوەیە ئەو پەیمانگایانی کە تەنها مۆڵەتی پیشەیان هەیە واتە کاری دەست و چاکردنەوەی کۆمپیوتەرەوەناکەن لاندێ شوێن خەریکی وتنەوەی وانە و خولی بەهێزکردن بوو کامە لە دەرەوە یاسا بۆ ڕێگەمان لەو بابەتەش لەو حاڵەتەش گرتووە بۆ ئەوەی کە بتوانن هەریەکە بە جۆرەی ئەو مۆڵەتی کە پێی دراوە کاری خۆی بکە خاڵێکی دیکە کە گرنگە ئاماژی پێ بدەنەویژەوەیە ئێمە پرۆژەیەکمان بە هاوکاری کۆمەڵێک دۆست و کۆمەڵێک خەڵکی نیشتیمان دۆست بەڕاستی تەبەنی کردووە کە پرۆژەی هەورە فێرگەیە بەبێ ئەوەی حکوومەتی التیزاماتێکی مالی لەسەر بکەوێ ئەو بەڕێزانە بۆیان ئامادەکردوین و پێشکەشی وەزارەتی پەروەردە کراوە فەرمانگەی ئایتی لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەربڕیوە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت ئیقراری لەسەرکراوە پرۆژەکە هەموو وانەکان 5 وانی سەرەکی لە قۆناغی یەکی بنەڕەتی تا قۆناغی 12 ئامادەیی بە شێوازێکی ئەلیکترۆنی بە پاوەرپۆینت و هەروەها بە شەرحکردن شرۆڤەکردنی بە شێوازی ڤیدۆیی و هەروەها بە شێوازی هەڵسەنگاندنی خودی واتە خۆ دەتوانانی امتحانی خۆت بە شێوازێکی ئەلیکترۆنی بکەیت و شتێکی خانەیەکی کەیتیا کە پێوتێ پرسیارخانە کابێتە بانکی پرسیار دەتوانن قوتابیانی شمامۆسایانی سوودی لەوە بگرن ئەمە لە ڕێگەی بەکارهێنانی ئەلیکترۆنیەوە ئەکرێ هیچ تێچۆکی لەسەر دام و دەستگاکانی وەزارەتی پەروەردە هەیە عامل مساعیدێکە بۆ مامۆسایان و عامل مساعیدێکشە بۆ قوتابیان و خوێندکاران کە ئەتوانن دەرسی خصوصی کەم بکەنەوە ئەتوانن چوو سەردانی پەیمانگاکان کەم بکەنەوە ئەتوانن مەرزەمە و ئەو بابەتانی کە کەم بکەنەوە هاوکارێکە بۆ ئەو قوتابیانایی کە پێویستیان بە دامێکی زیاترە کە لە قوتابخانە چەند بەشەوانێکی دیاریکراوە خوێنن پێویستیان بە تێگەشتنیشی دیاریکراوە چەندین ڕێکاری دیکەشمان گرتوتە بەرەگەرچینە سەریان چوارچەوەی بەرنامەی جەنابتان ئاماژی ڕەنگە پرسیارەکانم بە شێوەیەک لە شێوەکان هەمە جۆر بن چونکە پرسیارەکان زۆرن و مەبەستمە هەمووی وەڵامیان بۆ وەربگرینەوە سەبارەت بە جێبەجێکردنی ساڵنامەی خوێندن زۆر جار ینی ئەوترێت ساڵنامەکە هەیە بەڵام پابندی پێوە نابینرێت لە ناوچەیەک پێوەی پابندە ئەبن لە شارێک پێوەی پابند نابن لە قوتابخانەیەکی هەمان شار پێوەی پابند دەبن لە قوتابخانەیەکی دیکە بەدڵی خۆیان ڕێنمایی دەرەکەن هەندێک جار بە ناوی جەنابتانەوە بە ناوی کەسی دیکەوە قسە ئەکرێت
ئەمەتان چۆن ڕێخستۆ؟ لە وەزارەتی پەروەردە ڕێگە بە هیچ دامەزراوەیەک لە بەڕێوەبەراتی گشتەکان و بەڕێوەبەراتی پەروەردەی قەزاکان و قوتابخانەکان نادرێت کە ڕێنماییەکە بێت تایبەت بە خۆیان بێ لە دەسەڵاتیانە نەبێت لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی یاسایی و هەروە لە ڕووی ڕێنمایەکانەوە تەنزیمی بکەن و یالان بکرێەوەی کە هەیە ساڵنامەی خوێندنە ڕۆژی یەکشەمە ڕۆژی دووشەمە ئێمە ساڵنامەی خوێندن و تاقیکردنەوە گشتیەکان لە هەرێمی کوردستان ڕاگەیەنین و ئەو ساڵنامەیە بۆ هەموو دام و دەستگاکانی وەزارەتی پەروەردەیە لە زاخۆوە تاوەکو وەڵەبجە کابێت جێبەجێکرێ ڕاستە لە ساڵانی ڕابردوو بۆی هەندێک حاڵەت کە هەبووە بایکۆت هەبووە خۆپشاندان هەبووە لە هەندێک جێگەوەکو پێویست جێبەجێ نەکراوە بەڵام سوپاس بۆ خۆم ساڵ تا ڕادێکی باش دۆخەکە ئاساییە ئەوەی بڵاوەکرێتەوە ئەبێ ئەوەی بڵاوەکرێتەوە لە هەموو شوێنەکان جێبەجێکرێت کە ساڵنامەی خوێندنە. مامۆستاالان بابەتێکی دیکەیە نامەوێت زۆر دوای خەم لە ناو بەرنامەکە. زۆر جار بابەت بڵاو ئەکرێتەوە بە ناوی ئێوە تا ڕادەیەک زۆر نەچوونەتە بواری وەڵامدانەوە بەڵام هەر ڕوونکردنەوەتان بڵاو کردوێتەوە بۆ ئەمەوترێت وەزیری پەروەردە جووری مامۆستایانی ئافرەتان و پیاوان جیاکاتەوە، وەزیری پەروەردە لە قوتابخانەکە کچان و کوڕان جیاکاتەوە، وەزیری پەروەردە ڕایگەیان کە بە هیچ شێوەیە ڕێگە بە مامۆستا نادرێت کە لە کاتی دەوامە ئەگەر بە مۆڵەتی فەرمیش بێت سەفەر بکە و وەزیری پەروەردە ڕایگەیان کە هەموو قوتابخانەکان ئەبێت لەو لەحزەی دێنە مەکتەبەکە تا دەوام تاوا بێ بۆیان نییە بچنە دەرەوە هەندێک نامە بۆ ئاتوڵە نێ بەڕێوبەر هەر دەرگای لەسەر مامۆستا داخستۆ هەیە ئەڵێ من ئەخیر دەرسم هەیە ئەڵێ من یەکەم دەرسم هەیە ئەکرێ من بۆ ئاخیر دەست لە بەیانیەوە بێ پێم خۆشە بەگشتی لەسەر ئەمانە قسە بکەی خەڵگوێ لە کێ بگرێت بۆ چۆن دڵنیابن کە سەرچاوی هەواڵەکە ئێوەن و وەزارەتەکەتانە. پرسیارێکی جددی بوو پێم خۆش و کە و جەنابەدە و پرسیارە دروژان کاگادگار حەزەکەم کاتم بێت بۆیە ڕوونکردنەوەی بدەم. یەکەم ئێمە وەکو وەزارەتی پەروەردە داوامان لە مامۆسایانیش کردووە لە هەموو ڕێگە جۆراوجۆرەکانی کەناڵە میدیایەکانیشەوە لە لێدوانەکان ئاماژەمان پێداوە لە پەیجەکانی فەرمی وەزارەت لە وێبسایتی وەزارەت و لە پەیجی فەرمی خۆشمان ڕوونکردنەوەمانداوە. ئێستا دیاردەیەک بڵاوبووەوە کە بەناوی وەزارەتەوە لە ئاانەوێ بڕیار دەربکەن یان بڕیارە خەنە سوۆسیال میدیا و بەداخەوە بەشێک لە مامۆسایانیش بەهۆی ئەوەی کە ئێستا سوۆسیال میدیا بۆتە سەرچاوەیەک بۆ وەرگرتنی زانیاری قەنەعەتیان پێدێم بەڵام من دەمێت لە ڕێگەم بەرنامەی جەنابتەوە و جەخت لەوە بکەمەوە ئێمە و دام و دەستگاکانی وەزارەتی پەروەردە بێ زۆر وشارانەوە سیارانە مامەڵە لەگەڵەوە بکەن کە بەداخەوە ڕەنبی هەندێک کەس بیانەوێت پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستان بە عقارێککە بەرن و بیشێوێنن. ئێمە حەج بڕیارێکی فەرمیمان هەبێ بۆ خۆمان لە وێبسایتی فەرمی وەزارەت یان لە ڕێگەی خودی وەزیرەوە یان لە ڕێگەی وتەبێژی وەزارەتەوە یان لە پرس کۆنفرانسێکە یان لە بەرنمەیەکی ئاوای ڕاستەخۆیەک و جەنابتا بڵاویەکەینەوە ئێمە تەنها لەوانە بەرپرسیاری هیچ بڕیارێکمان نەداواسم بیریشمان لەوە نەکردوێتەوە کە ژووری قوتابیانی کوڕووکت جیا بکەینەوە یان ژووری مامۆسایانی پیا و ئافرەت جیا بکەینەوە ئەم بابەتانە مەطرح نەبوون بەڕاستی هەندێک خەڵک ئەمانە دەوروژێنن بۆ ئێمە بکەینە وەڵام و وەڵامکاری و پرۆژە استراتیژەکانی خۆمان و کارە استراتیژەکانی خۆمان بخینە پەراوێزەوە بەڕاستی ئێمە ناتوانینەوەوانە بخینە پەراوێزەوە ئەمانە ئاخینە پەراوێزەوە بۆیە من لەبەرەوە داوا لە هەموو مامۆسایانی بەڕێز هەموو فەرمانبەرانی بەڕێز هەموو قوتابیان و خوێکار عزیزەکانەکەم تەنها بەو فەرمانانەوە پابند بن کە بە فەرمی لەلایەن وەزارەتی پەروەردەوە دەردەچێت. وەزیری پەروەردە بڕیاری نەداوە گەشت لە مامۆسایان قەدەغە بکا بە هیچ جۆرێ وەزیری پەروەردە خاوەنی هیچێک لەو بڕیارەوە هەمیانە نیە و بڕیارە فەیکانێنیە کە کراوەتە ناو چی بە نسبەت ڕستکردنی دەوامەوە ینی مامۆستایان ئەڵێن ئێمە بۆ نمونە ئەرکمان هەیە و مافمان هەیە ئەرکەکانمان زیاد دەکەن ئەڵێ ئێمە لە ڕووی ژینگەی قوتابخانەکانەوەکو پێویست نییە ڕەنگەی ئەڵێن ئێمە هێشتا حەقمان لای حکوومەتە پاشەکەوتی موچەمانەیە چەند دین شتێ لە جیاتیەوە هاوکاری بکرێن داواممان لەسەر قورسەکەن شتی واتان و تۆیەوە کاگێ یادگار ئێمە من ئاماژەم بەوە داوە کە ئێمە هەندێک مامۆسامان هەیە 24 بەشەوانی خۆیڵێت بەپێی وەزارەتی پەروەردە بەپێی دوو سیستمە ئەڕابەڕێەوە کە پێوترێن سیستمی قوتابخانە بنەڕەتیەکانی ساڵی 2009 سیستمی خوێندنگە ئامادەیەکانی ساڵی 2009 لەو سیستما ئاماژە بۆدا کە مامۆستای قۆناغی بنەڕەتی 24 بەشەوانی هەیە و قۆناغی ئامادەیی 22 بەشەوانی هەیە ماستەری دکتۆرا و هەمووان دیارریەکە گەتە من بۆ 50 ساڵ دوو بەشەوانەکەمە بێتەوە ئەم سیستما وەکو پێویست لە ساڵی 2009 تا ئێستا جێبەجێکراوە نەخێر جێبەجێ نەکراوە ئێمە تەشیل لە هەموو بەڕێزانە ئاکەینەوە
مامۆسامان هەیە لە دەرەوەی شارەکان لە واتی 24 بە شەوانە 28 بە شەوانە شەڵێتەوە 30 بە شەوانە شەڵێتەوە لەن بە پێچەوانە و لە ناو شارەکان هەیە 12 بە شەوانە ئێمە ئەڵێن لیژنەیەکمان تەنزیم کردووە دروست کردووە بۆ تەنزیمی میلاکات وە ساڵی خوێندنی 2021 بابەتەکە ئێمە تەنها ئەوە نییە مامۆسا لەلایەن بەڕێوەرەوە ڕێگەی پێ نەدرێ بڕواتەوە بەڕاستی ئەوەی کە فەرمی ئەوەیە هەر مامۆسایەک چ بە شەوانەیەکی خۆی هەیە ئەتوانێت بە شەوانەکەی خۆی بڵێتەوە ئەگەر ئیدارە چونکە مامۆسا جگەل لە وتنەوەی وانە هەندێک جار چالاکیەکەوێتە سەرشان هەندێک جار کاریەکەوێتە سەرشان ناوێت بەڕێوەبەرە بەڕێزەکان ئەم باوەتە بە خراپی بەکار بهێنن هەر بەڕێزێک کار و چالاکیی پێسپێرە لە چوارچێوەی ڕێنمایە بەرکارەکان یان ئەوانەی کە لە چوارچەوەی دەسەڵاتی بەڕێوەبەرەکانان پێویستە مامۆسا ئەو چالاکیە یان ئەو لیژنەیە ئەندام بێتیا و جێبەجێ بکە لە غێری ئەوە مامۆسا مولتەزیمە بە بەشەوانەی خۆیەوە بەشەوانی خۆی هیچ داوامێکمان ساڵانی پێش و چۆن داوام کراوە بە هەمان شێوە داوامەکرێت هیچ داوامێکمان لەسەر مامۆسایان زیاد نەکردووە بەڵام بەداخەوە وەکو ئاماژەم بۆدا ئەمانە لە سوۆسیال میدیا ئەو ڕژێن بۆیە هەموو کاتێک زۆر گرنگ بوو من بەڕێزان بەربەڕێزانم و تۆ ئەمە 24 خاڵمان ئەنجام داوە لە سوۆسیال میدیا ژەمەمان ڕوو کردوەوە ئەمە خاڵەکانی ئێمە لە غێری ئەم خاڵانە هیچ بڕیارێک ئێمە خاوەندارەتی ناکەین و ئێمە نیە و پێویستە ئەوانیش بتوانان لەلا دروست بێ من داوا لە هەموو مامۆسایانی بەڕێزەکەم لە زۆربەی شار و شارۆچکەکان هەندێک جار ناوی ئێمە بەکارێنرێ بۆ ئەوەی کە ئیلتیزاماتێکی قورس بدرێتە مامۆسا یا مامۆسا جۆرێک لە نیگەرانی بۆ دروستکێ هەموو ئەوانەی کە ساڵانی پێش و ئیلتیزاماتی مامۆسای بەڕێز بوون هەموو ئەوانە ئەم ساڵیش ئیلتیزاماتی مامۆسای بەڕێزن هیچ شتێکمان لەسەر مامۆسای بەڕێز زیاد نەکردووە مامۆسا لەلای ئێمە کاری خۆیەکە و ئەرکەکانی خۆی بەباشی بەجێناوە بەڵام بەداخەوە ئاماژەم بۆدا هەندێک دایانەیە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بشێوێنن و دیگەرانی لە لای مامۆسایان دروستکەن لای فەرمانبەران دروستکەن جۆرێک ئەم شێوازە کارکردنیە منی بە پێی زانیاریەکانی من هەنگاوێکی دیکەی جنابتان و وەزارەتەکەتان بۆ زیاتر نزیک بوونەوە لە مامۆستایان و فەرمانبەران دروستکردنی ژوورێکی ئەلکترۆنیە بۆ نمونە هێشتا لە هەندێک قوتابخانە مامۆستا وەکو پێویست ڕێزی لێ ناگیرێ لە هەندێک قوتابخانە من بە تەلەفۆن پێیان وتوم کە مامۆستایەک لە جێگایەک بووە گەڕاوەتەوە سەر شوێنی کارەکەی خۆی فۆرمی حزبیان پێپڕ کردوێتەوە پرسیاری لایەنی سیاسیان لێ کردووە ئەم ژوورە ئەلکترۆنیە کەی دروست ئەبێ بۆەوەی مامۆستایانیش بەشنیهێنی و تایبەتمەندی خصوصیەتێکی تەواوەوە بتوانن دەنگی خۆیان بگەێنن بە ئێوە دام و دەستگاکانی حکوومەت کاگەار لە ڕووی ئەلکترۆنیەوە شوێنی دیاریکراویان هەیە بۆ پێشکردنی سکاڵە ئەمە چەندین سکاڵاشمان لەلایەن وەزارەتی ناوخۆی بەڕێزەوە پێگەیشتووە بەڵام لەگەڵ بەڕێز سەرۆکی دیوان لە ئەنجومەنی وەزیران قسەمان کردەوە نووسراوی فەرمیشمان بۆ کردوون لەبەرەوەی دام و دەستگاکانی وەزارەتی پەروەردە زۆر فراوانە ئێمە تەنها لە کوردستان 6805 بەس قوتابخانەمانەیە بێ لە مؤسساتەکانی کە بێ لە باخچەکان بێ لە شوێنەکانی دیکە داوامان کردو کە ئێمە ئەم ژوورە ئەلکترۆنی پێویستمانە بۆ یەکلەیی گازەندە کەم و کوڕێک لەناو هەر شوێنێک لەناو هەر دامۆزراوەیەک لەناو قوتابخانەیەکا بێ ڕاستەوخۆ بگاتە لامان 4 ژمارەمان تەرخان کردووە چاوەڕێی ڕەزامەندی فەرمین 4 ژمارەمان تەرخان کردو لە ڕێگەی واتسەپ و لە ڕێگەی ڤایبەرەوە هەموو کەم و کوڕیانە کە بگاتە لامان پاشان ئێمە دراسەیەکەین لەگەڵ لایەنی تایبەتمەند قسەی لەسەرەکەین و ئەمانەیە معالەجێ بکەین بزانین ڕاستی و دروستی و بابەتانە تا شوێنەکە بەڵام لەگەڵ ئەوەشا بۆ خۆم بە خودی خۆم لە نۆ گروپی مامۆسایان بەس لە گروپەکانی فەیسبوک بەشدارم لە گروپی بەڕێوەبەرەکان لە دوهۆک و هەروەها لە سلێمانیش ئەم شەو داخڵی گروپێکی ڤایبەری بەڕێوەبەرەکان بووین لێەوە پێشنیار و دید و بۆچوون ئەگۆڕینەوە و ئاگامان لێ یەکە بێ و ڕغنەکان وەرەگرین کەم و کوڕەکان وەرەگرین و لە هەولێریش بەتەماین هەمان شت بکەینەوە یعنی تەواسولێکی زۆر باش و زۆر جدیمان لەگەڵ بەڕێزان هەیە لە سوۆسیال میدیا بە جۆرەی پێویست و کاتی پێویست لەسەر خەتین لەگەڵ یانە و هەوڵە دێن ڕووکردنەوەی پێویستیان پێ بدەین و هەوڵە دێن گوێ لە سەرنج و تێبینەکانیان بگرین ئەمە وای کردووە ئێمە بەڕاستی هەوڵمان ئەوەیە مامۆستا نابێت لە پراوێزابێ ئەبێ هاوکارێکمان بێت لە وەرگرتنی بڕیار بەڕاستی چونکە مامۆستا جیهەتێکی گرنگە لەو سێکوچکەیی کە هەیە پێوترێ سێکوچکەی خوێندن بریتە لە مامۆستا پرۆگرام قوتابی یا خوێندکان ئەم سێکوچکەیە بۆ ئێمە زۆر گرنگە ڕای مامۆسا گرنگە بۆ مامۆسایە بە مەیدانی مامەڵە لەگەڵ قوتابیان و خوێندکارانەکە بۆ مامۆسایە پرۆگرامەکانەڵێتەوە مامۆسا هەم تەعامل لەگەڵ ئیداراکە هەم تەعامل لەگەڵ پرۆگرامەکە هەم تەعامل لەگەڵ قوتابیان و خوێندکارانەکە لەبەرەوە مامۆسا ناوەندێکی زۆر گرنگە دید و بۆچوون و تێڕوانینی مامۆسا بۆ ئێمە بە نەزەری باوەرەگیرێت لەو ڕوانگەیەوە تەواسولێکی باشمان هەیە ئەو پرۆژێش پش بەخواخێنەکار بۆی چیتر هەندێک لە بەڕێوەبەرەکانیش نتوانن بۆ مامۆستایەک سکاڵایەکی ڕاستەقینەی هەیە کابێ بەدەمیەوە بچی پێی نەڵێت ئەگەر بەدڵت نییە توانین نەقڵبیت و بچیتە جێگەیەکی دیکە کاگێ یادگار حەزەکەم لەسەرەوە یەک ئیزافەم هەبێت دیدگای ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمووشمانی وتۆ بەڕاستی ناوێت هیچ بەرپرسێک
مەسئولیت وەکو گوێخایەتی بەلایەنە پۆزتیڤەکەی نا بەلایەنە سلبیەکەی بەسەر خەڵکا بفرۆشێتەوە بێ هەموو بەرپرسێک خزمەتکاری خەڵکی ئەمە هەم لە دانیشتنی دوو قۆڵیش پێوتوین و هەمیش لە ڕۆژی یانزەی مان کە کۆبوونەوەیکی تعاروفیمانە بۆ لە ئەنجومەنی وەزیران ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆ داوە خزمەتکاری خەڵک بن ئامادەم خزمەتکاریتان بکەم ئەمە تێڕوانینێکی گەورەیە و دیدگایکی گەورەیە بەڕاستی من بۆ خۆم تا ئەم ساتە وشەیەکی ناشرینم بەرامبەر بە هیچ کەسێ بەکارنێناوە نەک وشەیەکی ناشرین وشەیەکی سارد وشەیەکە کەسێک پێی زویر بێ ئەگەر چی فشاریشم لەسەر بوو بێ ئەگەر چی لانی بەرامبەر تێگەشتنیکیشی نەبوو بێ بەڵام ڕێزم لە هاوڵاتی گرتو خۆم بە خزمەتکاری هاوڵاتی زانیوە و ڕێزم لە فەرمانبەر ودام و ئەو بەڕێزانی کە بکەر و کاراکتەری ناو دامەزراوە پەروەردەیەکانن لە هیچ بەڕێوەبەرێکی گشتی هیچ بەڕێوەبەرێکی قوتابخانە هیچ بەڕێوەبەرێکی پەروەردەی قەزاوە هیچ کەسێ قبول ناکرێ وشەی ناشرین بەرامبەر مامۆستا بەکاربێنێت یا ڕەفتاری ناشرین بەرامبەر مامۆستا بکە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بەڕێوەبەر مامۆسایانیش ئەگەر بیانەوێ ئیستیغلالی ئیجراعاتی ئیداری بکەن نێڵم بەڕێوەبەرەکان ئیجراعاتی ئیداری خۆیان زە بکەن واتە ئێمە لەگەڵ ئەوەی بە جوێرەی ڕێنمایە بەرکارەکان بە جوێرە و دەسەڵاتی کە ئیدارە هەیەی بەڕێوەبەر کاری خۆی بکە بەڵام هیچ کەسێک بەڕاستی ناکرێت مامەڵەیەکی نەشیاوی لەگەڵا بکرێ یاسا هەیە ڕێنمایی هەیە بە جوێرەی یاسا و ڕێنمایەکان مامەڵاکرێت و هیچ کەسێکیش نابێت لە ناوەندەکانی خوێندنا بەڕاستی ناچار بکرێت کە ئەو بابەتانی کە بە زۆر ئینتیما بۆ لایەنێکی سیاسی دروستکە ئەم بابەتانە ڕێگە پێدراو نییە هەموو مرۆڤێک ئازادە چی ئینتیمایکی سیاسی هەیە دام و دەستگاکانی ناو وەزارەتی پەروەردەش لەژێر ڕێنمایی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ داوە لەناو حکوومەت حیزبەتی مەکەن بۆ هەموو خەڵک بن چونکە ئەوە کەرتی گشتی و مڵکی هەموو کەسێکە و هەموو لایەنێکی سیاسی و هەموو کەسێک ڕووی تەیەکە واتە کەسێک ڕووی تەیەکە لە وەزارەتەکەی منە شێگۆڕان بێ چێتی بێ گرتوو بێ کۆمەڵ بێ نەوەی نوێ بێ بێ ئەرچی سەرشانی ئێمەیە جەنابی سەرۆکی حکوومەت ڕایز باردوین وەکو یەک خزمەتی ئەمانە بکەن چونکە ئێمە مکەلەفین بە خدمەی عامە مامۆستاالان بابەتێک کە هەم خەڵکی نیگەران کردووە هەم خەڵک گلەییان لێ هەیە گۆڕینی هەندێکوانەی خوێندنە لە ئەنگلیزی و برنەوەیەتی سەر زمانی کوردی بۆ نمونە من کۆمنتم بۆ ئاتۆڵێت 4 ساڵە مناڵەکەم بەو شێوەیە خوێندوێتی چەند ساڵە بەو شێوەی خوێنێتی دەستەواژەکانەوەی بە زمانی ئینگلیزیە زانێت ئێستا دیسانەوەی بنەوە سەر زمانی کوردی تەنانەت گلەییەوە شەکەن ئەڵێن ئەمە بۆ ئەوەیە کە خەڵک زیاتر ڕوو لە قوتابخانە تایبەتەکان بکات بۆ ئەوەی مناڵەکانی ینی بە شێوەیەک لە شێوەکان لە قوتابخانە حکوومیەکان دوورکەونەوە وەڵامت دەمەوە هیچ ئامانجێک لە پشتیەوە بڕیارە بۆ نییە خەڵک لە قوتابخانەی حکومی دەرچێتە عالی بۆ یەکەم ئێمە لە کۆبوونەوەی 24 مانگی ئەنجومەنی وەزارەت بڕیارمان داوە کە هیچ باخچە و قوتابخانە و پەیمانگایەکی ناحکومی ئەهلی مافیەوە نیە بە هیچ جۆرە نێرەخزیاب بکەن ئەمە یەک دووهەم هەموو باخچە و قوتابخانە و پەیمانگایەکی ناحکومی ئەهلی سیستمێکی هەیە بە جوێرە و سیستمە لە لایەمە کارەکە بۆی هەیە عەدەدێکی مەحدود لە قوتابیان وەربگرێت واتە لەوەی کە ڕێگەی پێدراوە ناتوانێت زیاتر وەربگرێت لەبەرەوە تەنها ئەوە وەرەگرێت کە ڕێگەی پێدراوە لە ڕێنمایەکان لەبەرەوە ئەمە بەتاڵەکاتەوە ئەم پرۆسەیە بەنیەتێکی باش کراوە بەڵام کە دراسەمان کرد و مانجێک زیاتر هەموو وردەکارێکمان لەسەر کۆ کردەوە لیژنەمان لەسەر ڕاستپارت ڕای دایک و باوکی قوتابیان و خوێندکاران وەرگیرا ڕای خەڵکانی پسپۆر وەرگیرا بڕیارماننا ئێمە ناڵێنی بداعمان کردووەڵین بڕیار کەوتینە بەردەم دووڕیانێکە و کابێت دوو بڕیارەک لە یەک قورستر بێدانەیە چاڵوژێرین عەرەبەکاڵە ئەحلاهما مڕ ینی شیرینەکان زۆر تاڵ بەڵام ئێمە دانەیەکمان هەڵبژار کە ئەم پرۆسەیەمان هەڵوەشاندە لە قۆناغی یەک ئەم ساڵە قوتابیانەی کە داخڵە بن بە قۆناغی یەک بە کوردیە خوێنن هێشتا ناخوێن ئەویان کێشین قۆناغی دوو تەنها ساڵێکی خوێندەوە بە ئینگلیزی قۆناغی 2 ساڵ قۆناغی 4 ساڵ ئەمانە لە آخر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بەڕێوەبەرە گشتەکانمان ڕاستپاردووە کە تا ڕۆژی پێشێکیدا کۆبوونەوە لەگەڵ مامۆسایانی زانست و بیکاریە بکەن کە میکانیزمی پێویستیان بدەنێت کاگادگار لە ئەسڵام پرۆسەیە نە ئینگلیزی بۆ نە کوردی بوو نە ئینگلیزی بۆ نە کوردی بوو دوێنێ من بە ڕێزێک نامەیەکی بۆ ناردوم ئەڵە من زۆر سوپاس دەکەم کە فریا کەوتی مناڵەکەم لەمە ڕزگار بکەی ئیمتیحانی بیکاریان کردبوو 3 لە دەیەنا بوو هەندێک لە زاراوەکانی هەندێک لە وشەکانی یەکی بە کوردی نووسیوە دوی بە کوردی نووسیوە 3 بە ئینگلیزی نووسیوە 6 بە ئینگلیزی نووسیوە ئەین تێکەڵ و پێکەڵیەکی تێکرد بوو واتە ئەمە نەفێری کوردی بوو بە تەواوەتی نەفێری ئینگلیزی بوو بە تەواوەتی ئامانج لە پرۆسەکە بە نیەتێکی باش کراوە لە چەند دەوڵەتێکم پرۆسەیە کراوە لە هەندێکیان ڕایان گرتو بەڕاستی لە مالیزیا لەسەر 10,000 قوتابخانە کرا تەراجعیان پێکردو ێسا خەریکن دەستبەرداری پرۆسەکە بن ئەسڵ ئەوەیە کە نابێت زمان تەفزیل کرێ بەسەر زانستە زانست بابەتێک کە زمان بابەتێکی دیکەیە
زانست مناڵێکی یەکی سەرەتایی یان یەکی بنەڕەتی کە دێ یەکسەر زانست و بیکاری بە زمانی ئینگلیزی پێ خوێنی مادەیەکی زۆر قورسە. ئێمە مامۆساکانمان 45 ڕۆژ تەنها ڕایانانیان بۆ کراوە. بەشێک لە مامۆساکان پسپۆڕی وتنەوەی بابەتەکە نەبوو، خولیشیان نەکە 45 ڕۆژ بووە و هەندێک جار ئیشکال هەبوو لە شێوازی پێگەیاندنی مامۆساکان و شیاندنیان و وتنەوەی وانەکان وەکو کەرەستەی پێویست نەبوو بۆ ئەم بابەتە کە دابین بکرێت. جا لەوەش بەڕاستی تقریری منەظەمەی یونسکۆ هەیە لە 21 فێبراری 2016 لە پێویستە ماتماتیک و زانستە گشتەکان بە زمانی دایک بخوێنرێت. ڕێکخراوێک هەیە ناوی ڕێکخراوی تیمسە، اختیباراتی ڕاضیات و علومی عامەکان لە 6 دەوڵەتە بۆ تەنها ڕاضیات و زانستەکان لەبەرەوەی تەنها ڕاضیات و زانستەکان لە عالەمە موحدن، ئەوانەی کە دەرسەکان لە وڵاتێکە بە وڵاتیشکا گۆڕێ. ئەم ڕێکخراوەش تەوسیەکانی ئەوەیە کە ئابێ زانست و بیکاری بە زمانی دایکی خۆیان بخوێنرێ. زمان ڕوئیا و دنیابینیم بۆ مناڵ دروستەکە بەڕاستی. هیچ گرنگیەک لەوە نییە کە مناڵێکی ئێمە زانست یان بیکاری بە زمانی خۆی نەخوێنێ و بە تەواوەتی فێر نەبێت. کاگادگار من بە تەوزیحێک لەسەرمە بدەم. ئێمە ئەرکمانە منهەجێکی مقرڕی دیاریکرامان دیاری کردو بۆ قوتابی و مامۆسا بێ منهەجە بڵێتەوە. بە نمونە لە بادەی زانستە سێڵ یعنی خانە، قوتابیەکە فێری سێڵەکرێکە یعنی خانەیە، بەڵام ناتوانێت تعریفەکەی بتوانێت تەفەهومی بکە، ناتوانێت تعریفەکە تەفەهوم کە سێ دێڕ بە ئینگلیزی ئەو بابەتە بابەتی زانست بابەتێکی بەڕاستی قورسە ئاسان نییە، ناتوانێت تەفەهومی ئەوە بکە کە ئەمە فێری تعریفی سێڵ ببێ. من ناڵم ئیسیسنانی ئیسیسناشەیە ڕم بێ چەند قوتابیەکیش تا ڕادەیەک لێ ڕازی و بێتین، بەڵام بەڕاستی ئەمە چاو لە چاولێکەری ناکەین. شتێکەتان کردووە؟ بەڵێ دراسە کراوە، ڕای دایک و باوکی تەلەبە وەرگیراوە، هەموو شوێنێکیش نەتوانراوە وەکو پێویست، ینی دایک و باوکی هەموو قوتابیەک مهندس و دکتۆر نەبوون تا بتوانن لە ماڵەوە ئەوەی کە پێوترێ سعی بە تەلەبەکانیان کەن یا لەگەڵیانە خەریک بوون. بەشێکی زۆر لە دایک و باوکەکان بەم پرۆسەیە ناڵێنن. ئێمە چەندان ئیمزامان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان. پاشان ئێمە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت ئەم بڕیارەمان داوە. ڕێی هەر پێنج مدیر عامەکەمان وەرگرتووە کە پێنج مدیر عامی محافەزاتین، هەر پێنجان لەگەڵ ئەوە بوون کە هەڵبۆشێتەوە، ئەوانە خەڵکی مەیدانین، توانام پرۆسەیە جەدوای نییە. من بۆ خۆم سێ جار بە فەرمی بڕیارەکانم بەرز کردوم، ئەگەر لەگەڵ ئەم بڕیارە نین ئەترازر ببڕن، ئەگەر لەگەڵ ئەم بڕیارە نین با معالەجەیەکی دیکەی بکەین. زۆر ئیسرارمان کردێتەوە سەرەوەی داتای پێویستیشمان خسوێتە ڕوو کە ئەم پرۆسەیە دەبوو لە 1859 قوتابخانە جێبەجێ بێت، داڕما بۆ 473 قوتابخانە سەرکەوتو نەبوو. ئێمە هاتوین چیمان کردووە؟ گرنگیە دەین بە زمان، بەڵام نەک ئەوەی زمان تەوزیلکەین لەسەر زانست. ئێستا لە دراساین ئێمە کۆبوونەوەمان هەیە لەگە کۆمەڵێک پسپۆڕی زمانی ئینگلیزی و کۆمەڵێک پسپۆڕی زمان لە زانکۆکانی هەولێر و زانکۆکانی دووهۆک و سەلاحەد زانکۆی سلێمانی کە بە سوپاسەوە وەزارەتی خوێندنی باڵا بە نووسراوی فەرمی ئەم بەڕێزانەی بۆ ئێمە تەرخان کردووە و یەکێک بوو لە خاڵەکانی من هەماهەنگیتانەوە خۆت باسیەکەی و کۆبوونەوەشمان کردووە لەگەڵ کۆمەڵێک لە قوتابخانە ناحکومیەکان ئەوانە کە زمانی ئینگلیزیە خوێنن. ئێمە ئەم پرسیارە جدیەمان تەرخ کردو بۆ قوتابیەک یا خوێنکارێکی ئێمە دوای 12 ساڵ ناتوانێت بە زمانی ئینگلیزی قسە بکە. دراسەمان کردووە بۆمان دەرکەوتۆ بە شەوانەی ئینگلیزی لەلای ئێمە زۆر کەمە، سێ بە شەوانی بۆ تەرخانکراوە. مەبدەئیەن هێشتانە بۆتە بڕیار، مەبدەئیەن متفقین لەسەرەوەی کە ئەم بە شەوانانە زیاد بکەین بۆ 5 بە شەوانە. لەم ساڵە ئەگەر هەیە نەخێر لە ساڵی ئایندە حتا منم پرۆسەیەشم بۆ جەناوی سەرۆکی حکوومەتی ژوون کردوەوە، جەنابیان پشگیرمانە و پێویستی بەوە هەیە کە ئێمە دراسەیەکی ورکین و دراسەکەش خینە بەردەستی بەڕێزیشان بەڕاستی، چونکان دێ مستەلزەماتی پێویستە لە داتاشۆ لە سپیکەر ئەمانەوە احتیمام بدەین بە زمانی ئینگلیزی، چونکە چەند ئاسیەک هەیە ئاسی A1 لەسەر حسابی زمانی کوردیش نەخێر بە شەوانەی زمانی کوردی کەم کرابەوە بۆ زانست و بیکاری، 11 بە شەوانە کرابە 9 بە شەوانێ من ڕێگە نادەین بە شەوانی زمانی کوردی کەم بێتەوە بەڕاستی. یعنی ئەمە استراتیژیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە، زمانی فەرمی زمانی خوێندن زمانی کوردیە، پێویستە ئەم بە شەوانانەی خۆیان قوتابیان بە تەواوەتی بخوێنن. خاڵێکی کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدەین ئەم پرۆسەیە بۆ ئەوەیە کە قوتابی بتوانێت تەرکیز تا ئێستا لە منهەجی سانڕایزە کە خوێنرێ تەرکیز لەسەر لیسنین نییە، لەسەر ڕایتین نییە، بەڕاستی بە شێوەیەکی ئەساسی تەرکیز لەسەر سپیکین نییە. ئێمە ئەم بە شەوانانە زیاکەین ئەگەر پرۆژەکە لە ئەنجومەنی وەزارەت ئەگەر اتفاقی لەسەرکرا بۆ بڕیار لە 200 قوتابخانەوەکو تێست جێبەجێەکەین، پاشان مستەلزەماتی پرۆسەکە لە شوێنەکانی کەش داوی نەکەین بۆ ئەوەی لانی کەم بەرنامەکەمان ڕوئیاکەمان وایە لانی کەم بتوانین قوتابیەکی ئێمە تا ئاگاتە قۆناغی 12 ئامادەیی لە 12 ئامادەی دەرەچێ بتوانێت بگاتە ئاستێک بە پێستاندارە نێودەوڵەتیەکان کە دانراوە بۆ زمان کە هاوتای 5 یان 4.5 ئایلز بێ و ئەوانەی کە لە تۆفڵ و لە پێرسن و لەوانە دیاری کە چوونە زانکۆ زانکۆ کێشیان بۆ دروست نەبێ و گرنگیشاندایە بە زمانی ئینگلیزی. پێمان وایە ئەمە ڕێگە دروستەکەیە
گرنگجی بە زمان بدرێ وەکە تۆ گرنگیت بە زماندا و زمان ئینگلیزیەکەت بەخۆت بوو ئەو کاتە لە زانستیش و لە کۆمەڵایەتیش و لە بیکاریش و لە هەموو بابەتەکانی کاتوانی سەرچاوەکانی دیکە بە زمان ئینگلیزیش مامۆستاالان مامۆستایەک بۆی نردوم مامۆستایەکی دێرینە چەندینەوەی پێگەیاندووە و زۆر جددی و شارەزایە لە بواری خۆی من ئەی ناسم بۆیە ئەم قسانی لەسەرەکەم ئەڵێت بە جەنابی وەزیر بڵێ هەرچەند ئەم داواکاریەی من زەرری خۆمی تێدایە بەڵام حەز ئەەکەم ئەم داواکاریە بگەیەنیتە وەزیری پەروەردە قوتابخانە نەماوە هەمووی بووەتە دەرسی خصوصی وەکو خۆی خوێنمەوە بازرگانیەکی گەورەیە ئەگەر بکرێت چۆن وەزارەتی ناوخۆ بڕیاری داکاری دووەم لە کارمەندەکانی قەدەغە بکات با بڕیارێک دەربکرێت وتنەوەی دەرسی تایبەت و خصوصی لە مامۆستایان قەدەغە بکات با ئەوانەی کە دانەمەزراون ئەو کارەدا بکەن کە دەبێتە هەلێکی کار بۆ ژمارەیەکی زۆر لە دەرچوان وەڵامی جەنابتە سپاس کاگەلگا بەس بەر لەوەی وەڵامی ئەو خاڵە بم بۆ خاڵێکی گرنگ هەیە بۆیە نیگەرانی لای دایک و باوکی قوتابی نەبێت سەوارە بە پرۆسە ئینگلیزیکردنەکە ئەو بەڕێوەبەرە گشتیانە کە دانیشن میکانیزمی پێویست بۆ مامۆسایانی بیکاری و زانست شیەکەنەوە کە چۆنی عادی تەهیلی ئەو قوتابیانە بکەن چونکە ئێمە 5 بەشەوانی زانست و بیکاریمان هەیە بەشەوانەیەک تەرخانەکرێت لە مانجی یەکەم بۆ ئەوەی کە یان مانجی یەکەم دانرێت 5 بەشەوانە بەس بۆی عادی تەهیلی ئەو قوتابیانەیە بۆیە هیچ ئیشکالێکیان نەبێت لەبەرەوە هیچ نیگەرانیەکیان نەبێت لەوەی کە قوتابیەکانیان بۆ زمانە سەبارەت بە داواکاری و مامۆسایە ڕاستە بەڕاستی ئەمە بۆتە دیاردەیەک لە ناو قوتابخانەکانی هەرێمی کوردستانە ئەمە ناڵم بەرنامەیەکی تەواو گژیرمان هەیە بۆ ئەم بابەتە چونکە هێشتا بە تەواوەتی ئەم بابەتە هێشتا هەل لە دراسایە بڕیاری پێویستمان لەسەر وەرنەگرتووە بەڵام هەندێک هەنگاومان ناوە کە عامل و ساعیدە بەڕاستی ئەمانە کەم بێتەوە یەکەم ئەبێ دایکان و باوکانی بەڕێزی قوتابیان و خوێندکارانی ئێمە باش لەوە تێبگەن یەکەم ئێمە پرۆژەی هەورە فێرگەمان بۆ ئەوان ئیطلاق کردووە وە لە ئایندەیەکی نزیکە ئاکەوێتە بەردەستیان هەموو ئەوەی مامۆسایەک بۆی شەرحەکە بەڕێزێک هەم بە پاوەرپۆینت هەم بە ڤیدیۆ و هەم ئەو تەلەبەیە توانێت تاقیکردنەوەی دەستە تایبەتەکانێتەوە خۆ لە وڵاتێکی دیکەوە ناتوانێت هەمان ئەو بابەتی بۆڵێتەوە وەزارەت ئەم خزمەتگوزاریە ئەلکترۆنیە خۆڕایی بۆ دابین کردوون ئەوان پێویستیان بەوە نییە کە بچن مامۆسای خصوصی بۆ قوتابیان و خوێندکاران بگرن بەڕاستی خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە لە کوردستانە تەلەڤیزۆنێکی پەروەردەییمان هەیە ئەم تەلەڤیزۆنە پەروەردەییە لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە سەرپەخشی DVB-T وەرەگیرێ واتە کەناڵ ناوخۆی دیجیتاڵەکانە پێم وابێ هەموو ماڵەکانە توانن ئەم کەناڵە بکەنەوە ئیسفادەی لێ بکەن پرسیارێکی مەبەستمە وەڵامی وەربگرمەوە مامۆستا ئالام کەوتم جەنابی وەزیری پەروەردە میوانمە دیارە لە ڕێگەی ژماری بەرنامەکەوە لە ڕێگەی بڵین پەیجی یادگار فایقیشەوە بە هەموویەوە نزیکی 1500 نامە هاتووە 1500 تەوەر و پرس و نیگەرانی یەکێک لەو بابەتانە مامۆستایانی گرێبەستە ئەڵێن وەزارەتی پەروەردە بێمنەتە لە ئاستی ئێمە ئەڵێن لامان لێ ناکاتەوە ئەڵێن ئێمەی لە بیر کردووە تۆ جەنابەت وەکو وەزیری پەروەردە چ وەڵامێکت بۆیان سڵاو ڕێزم بۆیان هەیە ئێمە هیچ وەکو وەزارەتی پەروەردە لیان بێمنەت نین و حەزیش ناکەم و تەفسیرە بکەن بڕوات بێ کۆبوونەوەمان من بەشەو کۆبوونەوەم لەگەڵ کاگاواتی شێخ جەناب وەزیری مالی کردووە لەگەڵ لەناو ئەنجومەنی وەزیرانە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە راپۆرتی دەستپێکی ساڵی نوێ خوێندنمان ئامادە کردووە زۆر جەختمان لەسەر داواکانی مامۆسایانی گرێبەست کردوتەوە بابەتی مامۆسایانی گرێبەست ئێمە وەکو وەزارەتی پەروەردە پشگیریانین و پشگیری داواکەشیانەکەین و هەوڵی جدیشیان بووین تەنها پشگیری قسەکردن نییە پشگوێ نەخراون نەخێر ئێمە کار لەسەر و دۆسیەکەین من چەندین جارم قسەین بە بەڕێزان و تۆتەوە ینی شەوتی باشمان بڕیوە لەو بابەتە ئێمە فۆرممان تەوزیع کردو لەسەر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکانەوانێ ئامارێکی دروست بدەینە حکومەت ئێمە چەندمان پێویستە بۆ ئەوەی کە تەخسیسی بکەین ئەمانە ببنە هەمیشەی یان ئەکرێ بە چ ڕێگایە ببنە هەمیشەی و چۆن کاریگەری دروست نەکا لەسەر هەموو گرێبەسانی دیکە من لەگەڵ بەڕێز وەزیری داراییش دوو ڕۆژ سێ ڕۆژ پێش ئێستا لەسەر و بابەتە جارێش دیکە قسەمان کردوێتەوە من مامۆسایانی گرێبەست لەوە دڵنیاکەمەوە من وعدێکم پێداون تومە داکۆچی کارێکی سەرسەختی مافەکانتانە بوو و خاوەنی ئەم وعدەی خۆماین داکۆچیشمان لێ کردوون و بەڵێنەکەی خۆشمان جێبەجێ کردو ئیشەڵا ئاشگەنە نەتیجەی باش ئەگەین ئەوەی کە بەدڵی ئەوان بێ ئەوانە گرێبەستن و کەس ناتوانێت بیان گۆڕێ کەس ناتوانێت دەستیان لێ بدا بەڵام لە ئێستادا بەڕاستی حتا بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیشمان شەرح کردو بۆ بەڕێز وەزیری داراییشمان شەرح کردو و ئەویش لەگەڵیشمان هەماهەنگە بۆ ئەوەی کە ئەم مامۆسایانە لە ئێستادا
بە پارەیەک لە دەرەوەی شارە خوێنن کە ئەو بڕەپارەیە پارەیەکی کەمە و هەندێک ڕێنمایی هەیە کە مامۆسانی هەمیشە یەکرێتەوە مامۆسانی میلا مامۆسانی گرێبەز ناگرێتەوە گواستنەوەی و مۆڵەتەوە هەموو حاڵەتانەیە ئێمە کاری باشمان لەسەرم دۆسیەکەدای دووری شماکۆکرێتەوە دڵنیا بن کە لەوەی هەرچیمان لە توانایە بێ درێغیان لێنا سوپاسانەکەم دیارە من کاتەکەم بە زیادەوە لەناو پاسەکە کۆتایی هات وردە بەرەو قوتابخانەیەک ئەجوڵین بینەرانی ئەزیز پێم خۆش ئەوە دووپات بکەمەوە کە تەواوی ئەو بابەتانەی ناردووتانن ئێمە لەگەڵ جەنابی وەزیر قسەی لەبارەوە ئەکەین و وەڵامتان بۆ دەگرینەوە ئەوەشی لە کاتی فەرمی و یاسایی و ئاسایی بەرنامەکە فریانە کەوتین لە دوای بەرنامەکە ئێمە بە پرسیارەکانی ئێوە کاتی جەنابی وەزیرەگرین دواتر لە سۆشال میدیا لە پیجی فەرمی کوردستان 24 بڵاویان دەکەینەوە بۆیە هیچ نیگەران مەبن چاوتان لە سەرماکەن. مامۆستاالان بابەتێکی تر هەبوو کە پێم خۆش بوو وەکو تەواوکاری بەرنامەکە قسەی لەسەر بکەین ئەو ترێت لە ئێستا ئەمە وەکو وەزارەتی پەروەردە شتێکمان هەیە بە ناوی یاسای وەزارەتی پەروەردە بەڵام گرنگە یاسایەکمان هەبێ بۆ پەروەردە و فێرکردن ئێوە پێشتریش خۆتان لە مناسبەتی جیاوازە قسەتان لەسەر کردەوە ئەمە چەند گرنگا بێت لە هەرێمی کوردستان دوو یاسا هەیە یاسایەک هەیە یاسای ژمارە 4 بۆ پەروەردەی هەرێمی کوردستانە 4 جار تا یاسا هەموار کراوەتەوە یاساکە یاسای وەزارەتی پەروەردەیە لە ڕووی هەیکەلێت و پەیکەری ڕێخستنی وەزارەت باسەکە یاسایش کەشمان هەیە یاسای ژمارە 14 ساڵی 2012 ئەوە بۆ خوێندنی ناحکومیە لە کوردستان کابێ کۆی گشتی دوو یاسا هەیە لە هەرێمی کوردستان ئێمە کە هاتینە وەزارەت پرۆژە یاسایەک لە پەرلەمان هەبوو و بەڕێز دکتۆرە ڤالا ئەو پرۆژە یاسایی بە سوپاسەوە گەڕاندێتەوە بۆ وەزارەت بۆی کە قسەیەکی زیاتری لەسەر بکەین ئێمە لیژنەوان لەم بارەیەوە دروست کردووە و ئیسیعانەشمان بە خەڵکی پسپۆرش کردووە تا خەڵکی دەرەوەی ناو وەزارەتی پەروەردە ئێستا خەریکی نەو درافتە حازر بکەینەوە و خوێندنی حکومی و ناحکومیش هەردووشی دەمجەکەین واتە یاسای ژمارە 14 ساڵی 2012 ئایندە هەوڵەکەمان ئەوەیە کە نەمێنێ هەر جێگەی بکەینەوە لەناو ئەو یاسایەوە ئەو یاسایش تەنها یاسای وەزارەتی پەروەردە نەبێ یاسای پەروەردە و فێربوونیش بێ لە هەرێمی کوردستان و بیمافیها وەزارەتی پەروەردە و تشکیلاتی وەزارەتی پەروەردە واتە لە قۆناغی باخچەی ساوایانەوە هەتا قۆناغی پەیمانگاکان و ئامادەیەکان و پەیمانگاکان هەموو لە خۆی بگرێ وردەکاری پێویستی تیاوێ بۆ یەکەمین جار تیا بە بەڕوونی فەلسفەی پەروەردە لە هەرێمی کوردستان ئامانجەکانیان مەبادیئەکانیان استراتیژیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان بگرێتە خۆ و چەندین تەوەری دیکەش ئێستا تقریبا نتوانم بڵێم درافتەکە لە قۆناغی تا ڕادەیە کۆتاییایە پێداچوونەوەیکی گشتی ماوە و لەگەڵ لیژنەکە جارێکی عەرز دەکرێتەوە و پاشتریش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت قسەی لەسەر دەکرێتەوە. باشە بابەتێکی دیکە هەیە کە ئێمە ئێستا لە یەکێ لە قوتابخانەکانی یەکێکە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان سڵاوتان لێبێ وەستان چۆنە سڵاو مامۆستا ئێوە ماندوو نەبن هەموو لای باشن وەستان چۆنە ببورن چەند خولەکێک لە کاتتانەگرین ئەو قوتابخانانە یاخود ئەو بینایانەی کە هی وەزارەتی پەروەردەن بەڵام داگیر کراون باوانیان ناو بنین ئێوە چ میکانیزمێک بەکارێنن بۆ ئەم قوتابخانانە ئەم بینایانە وەربگرنەوە و قوتابی و خوێندکارەکانیشمان لە ژینگەیەکی ڕێک و پێکتری خوێندن وانەکانیان بخوێنن. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیارێکی هەیە لەو بارەیەوە بۆ وەرگرتنەوەی هەموو ئەو مڵک و ماڵانەی کە مڵکی حکوومەتن مڵکی کەرتی گشتین و ئێستا لە دەرەوەی کەرتی گشتی تەحکومیان پێوەکریان مامەڵایان پێوەکریان بەکارەهێنرێت ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە تەنها بۆ وەزارەتی پەروەردەش نابڵکو بۆ هەموو وەزارەتەکانی کە بەرکارەبێ خاڵێکی دیکەش کە ئێمە کارمان لەسەر کردەوەی ژەوەیە کە داوامان لە دەستەوە بەرهێنانی هەرێمی کوردستان کردو نووسرای فەرمیمان ئاراستە کردوون کە داواکار بووین تەواوی ئەو قوتابخانانە یان باخچانەمان بۆ دیاری بکەن کە لە بنەڕەتدا لە ناو ستیەکان لە ناو پرۆژەی گوندەکانە دروست کراون گوندا و چرخەکان مەبەسمە دروست کراون بەڵام لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە کە دەبوو بگەڕانێتەوە بۆ کەرتی حکومی ئەوەشمان لە دەستەوە بەرهێنان دیاری کردووە ئەوەش وەرەگرینەوە ئەوەی کەشان ئەنجومەنی وەزیران بە شێوەیەکی گشتی کار لەسەر بابەتە ئاکا کۆی گشتی ئەوانەی کە مڵکی حکوومەتن
و بەناوی حکوومەتەوە تۆمارم بەڵام ێستا جهتی تەشغیلیان شوێنی دیکێ لە دەرەوەی حکوومەت داوای وەرگرتنەوەکە بما فيها وەزارەتی پەروەردەش. باشە بەنسبەت کتێب ئەو کتێبانەی کە چاپ بکرێن دیارە ئەم کتێبانە لە ڕووی مادیە و بارگرانیەکی زۆریان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە بەڵام کێشەکە ئەوەیە ئەو پارەیە نەکرد بارگرانیە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو لە ناوخۆش نامێنێتەوە بۆ ئەوەی ینی چۆن بڵێ تەداولی پێ بکرێت و دەستا و دەست بکات. ئەمەش بیری لێ کراوەتەوە کە ئەم کتێبانە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەنگاوێکی بۆ بنرێت. دەست خۆش چاپی کتێب لە کوردستان بە چەندین قۆناغاتیە پەڕیەوە بەڕاستی لە هەندێک لە قۆناغەکان لە چەندین ساڵانی ڕابردوو کتێب تەکلیفێکی زۆر بووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. لە دوایین تەندەرینی چاپی کتێب کە ساڵی ڕابردوو کراوە زیاتر لە 11 ملیۆن کتێب لە وەزارەتی پەروەردە تەوا کراوە. هەندێکیان بەهۆی ئەوەی کە داوای یافاعاتی گومرجیان کردو و یافا نەکراون تۆزێک درەنگ گەشتە بوون. ئەو 11 ملیۆن کتێبە کە بۆ ئەم ساڵی خوێندن چاپ کراوە ڕێژەی لە 1970 کتێب پێداویستی کتێبی هەرێمی کوردستان بۆ ڕێژەی لە سای 26 لە مەخازنەکانی ئێمە هەبوو. خراوەتە نظامی تەندەرینەوە دەڕی وڵات کراوە. ئێستا وەزارەت لە بەردەم دوو ئاراسەیە لەسەر ئەم شێوازە بەردەوام بێ یان ئەتوانێت سوود وەربگرێت لە چاپخانەکانی ناوخۆ بە کوالیتیی باش بکرێت. بۆ ئەم بابەتە دانیشتنمان لەگەڵ چەندین لیژنەی پسپۆر کردووە ئەم لە چاپخانەی هەولێر لە تەکنیکیەکانی ئەوێ لە مەطبعی وەزارە و هەم لەگەڵ جهتی دەریشەوە لە کۆمپانیەکان چ کۆمپانیای ناوخۆیی چ کۆمپانیای دەرەچی. بۆ ئێمە دوو بابەت گرنگە. یەکەم گەشتنی کتێب لە کاتی خۆی، دووهەم کوالیتی و نرخی کتێبیش بەڕاستی چونکە بەڕێسانەزانن وەزارەتی پەروەردە وەزارەتێکە پارەی تیا سەرفەکرێ بەڵام پارە بەدەست نایێنێ لەبەرەوە تەکالیفەکان زۆرە. ساڵی ڕابردوو زیاتر لە 8 ملیار دینار بەس تەکالیفی تەبعی کتێب بووە لە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. مامۆستایەک لە گەرمیانەوە کە خۆی بڵین سەرپەرشتیاری پەروەردەییشە ئەڵێت بەڵکو جەنابی وەزیر ئاگادار بکەیتەوە لەمەی کە مامۆستایان گرفتی ئەوەیان هەیە لە بابەتە زانستیەکان کە ناتوانن کتێبەکە تەواو بکەن. لە ساڵی 2014 وەزارەت لیژنەیەکی پێکێنا لە هەموو پسپۆریە زانستیەکان بۆ کەمکردنەوەی کتێبەکان و ڕاستکردنەوەی هەڵی زمانەوانی و زانستی و لیژنەکان کارەکانیان زۆر بەباشی تەواو کرد لەگەڵ کۆمپانیای جیۆ پرۆجێکتس بۆ پێداچوونەوەی کتێبە زانستیەکان و دوای ساڵی کتێبەکە ئامادە و چاک کرا یا چاپ کرا لە سیدیەک دادان شاکرا لە سیدیەک دادانراوە بەڵام بەهۆی گۆڕینی کابینەی حکوومەت تا ئێستا چاپ نەکراوە. تێبینی ئەگەر ئەو کتێبانە چاپ بکرێن پارەیەکی زۆر بۆ حکوومەت دەگەڕێتەوە چونکە ساڵانە کتێبە کۆنەکان چاپ دەکرێن و بەشێک لەو کتێبانە تەرک کراوە و ساڵانە هەر چاپ دەکرێتەوە. باڵێ خۆی کاگ یادگار ئێمە بۆی کە بە دروستی بدوێن لە کەرتی پەروەردە من هەمیشە لەگەڵ ئەوم لە ڕەخنە نەترسین باش و خۆمان دەستبەرین بۆ کەم و کوڕیەکان بە هەوڵی چارەسەکردنیشی بدەین چونکە کەرتی پەروەردە کەرتێکی حەساس. جەنابی سەرۆکی حکوومەت لە کارنامەکەیە کە ڕۆژی دەی حەوت لە پەرلەمانی کوردستان متوانەی پێوەرگرت و خوێندەوە یەکێک لە خاڵەکانی لە هێڵە گشتەکان لە کەرتی پەروەردە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندنە. ئەم پێداچوونەوەی من نەزانم پرۆگرامەکانی ئێمە لە ڕووی زمانەوانی کەم و کوڕیان هەیە حتا عقودی قانونیش لە ڕووی ئەو بابەتەش ئێمە ئیشکالمان هەیە بەڕاستی ئەو ئەقدانی کە هەندێجا کراون ئیشکالی قانونیشمان هەیە لەگە شەریکات لە ڕووی زمانەوانی هەڵەمان هەیە لە ڕووی مەوزوعیش هەڵەمان هەیە. خاڵی چوار هەم کە ئاماژی پێ بدەم ێژەوەی لە ڕووی بارگرانی و متابقەکردنی بە بەشەوانەکان لەو بابەتەش کێشەمان هەیە واتە دەبێ ئەو کتێبە یان ئەو منهەجەی دانرێ لەگەڵ ئەو بەشەوانانی بۆی دیاریکرا و متابق بن گونجاو بن بە یەکتر نابێ بەشەوانەکە زۆرتر بێ کتێبەکە کەمتر بێ یان بە یا بە پێچوانەوە بەشەوانەکە کەم بێ و هەروەها پرۆگرامەکە زۆر بێ کتێبەکە زۆر بێ لەبەرەوە ئیشکالی ئەومان هەیە بۆ ئەم ساڵی خوێندنی 2020 چونکە جەناب دەزانی ئەمە دوومانگە دەست بەکار بووین پێڕانە گەشتون مراجعەیەکی شامل بکەینەوە چونکە ئەم بابەتی چێستیارە و مراجعەیەکی شاملی پێویستە بەوە ڕانەگەشتین بەڵام بۆ ئەم ساڵی خوێندنی 2020 لەژێر ڕۆشنایی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوەیکی گژگیر بە پرۆگرامەکانی خوێندنەکەین لەو چوار ئاستی کە بۆ جەنابتم باس کرد. باشە کۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵامم بیتەوە سوپاس دەکەم. ئێمە لە ژینگەی قوتابخانەیەکین ڕەنگە ژینگەی قوتابخانەکە بەراورد بە قوتابخانە ئەهلیەکان ئەتوانین بڵین تا ڕادەیەک جیاوازی چینایەتی
دروست کردووە ینی بۆ منە تانکیەکانی ئاوی سەربانە نێجار قوتابخانەکە ناچارە ئاو بکڕێ پاکە پاک نییە دیار نییە دەست شۆرەکان با بڵێن بەگشتی تەواالێتەکان ئەوانەی کە تایبەتن بەم مناڵە جوانانە کە تایە بن وەکو پێویست نییە ئێوە لەم ڕۆوە ئەتوانن چه هەنگاوێک بنێن کاگەی زۆر لەوە کاگەر خۆی ڕێژەی سەوزایی لە ئاساسا من پێم وایە نابێ ئەم مفارەقەیە بکرێن نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت بۆ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسین لە 6,805 قوتابخانە 6,805 قوتابخانە ژمارەیەکی زۆر کەم و کوڕی هەیە بەڵە کەم و کوڕی هەیە ئەمە کە ئێستا ئەمەتیان واقعی شەکە لە قوتابخانەکانی شاری هەولێر بەڵام خوێندنگەیەکی ئەهلی ناحکومی یەک کەس خاوەنێتی خوێندنگەیەکی هەیە دوو خوێندنگەی هەیە تەواوی پێداوی سێمادیەکانی بۆ دابینەکە ئەمە جیاوازە لەوەی کە حکوومەت 6,805 قوتابخانەی دارایەتە وە موچەیەدا وە کتێبی بۆ تەواکەوە هەموو پێداویستەکانی بۆ دابین بکە ئەمە پرۆسەیەکە ئەوشان پرۆسیشکە واتە بەراوردکارێکە بەراوردکاریی واقع نییە ئەکرێ ئێمە باز لە شتێکی کە بکەین باز لەو بکەین ئێمە توانین چۆن ئاستی قوتابخانە حکومیەکان بەرزکەینەوە چۆن ژینگەیان قوتابخانە حکومیانە بەرزکەینەوە هەندێکیان کەم و کوڕی داریە هەندێکیان پێویستی پەیوەندی بۆ هەیە لە ماوەی ڕابردوون نتوانراوە تەخسیساتی مالی بۆ دروستکردنی قوتابخانەی هاوچەرخ داوین بکرێ بەڕاستی بە حکمی و قەیرانانەی کە هەبووە هەندێکشکەشیان پەیوەندی بە ئاسی ئەدای ئیدارەدانی قوتابخانەکە خۆیەوە هەیە من لە کاتی پشۆکە چەند نموزەجێکم بۆ جەنابوو بۆ بەڕێوەبەری ئەم قوتابخانەیەش باس کرد بۆ نمونە گۆڕینی و ئاڵایی کوردستان ینی کارێکی ئاسانە ئەگەر مەسەن ئیداری قوتابخانەیەک بیک کارێکی قوروز نییە بۆ نمونە هەندێک کار هەیە بەشێک لە قوتابخانەکان ئەتوانی مەسەن سەلیقەیەکی جوانتریان هەیە لە ئیدارەدانە بەڕێوەبەرەکە جهتێکی تەحفیزیە بۆ هاندان بۆی کە بتوانن لەگە مامۆساکانە بەیەکەوە بەدەستە جەمعی کۆمەڵە کاری جوان لە قوتابخانەکانێ بکەن قوتابخانەی کە هەیە قوتابخانەی ساڵانی هەشتاکانە بەڵام کاشتە ناو قوتابخانەکەەوە هەستەکەم قوتابخانەی بە پاچی ماوەتەوە پاک ڕاگیراوە بەڵام قوتابخانەش هەیە ساڵی 2013 ئیسیلام بە وەزارەتی پەروەردەکراوە بەڵام سیاجەکەی دەرەوەی شکاوە پێویستی بە 5,000 دینارە مدیرەکە لە حیمێکی بکاتەوە نەیکردێتەوە هەندێک شەشان پەیوەندی بۆ هەیە بەڵام بە شێوازێکی گشتی دروست نەکردنی ماوەی چەند ساڵی ڕابردوو دروست نەکردنی قوتابخانە هاوچەرخەکان بەڕاستی و نەبوونی دامی پێویست بۆ سیانە و بۆی عادی تەژغیلی ئەم قوتابخانانی کە ئێستا هەنەوە تەعمیرکردنەوەیان و نۆژەنکردنەوەیان هەرچەندە ڕێکخراوەکان هەندێک کاروباری باشیان کردو حکوومەتیش تا ڕادێک توانیوەتی هەندێک کارکە لە ماوەی قەیرانی ڕابردوو بەڵام لەگەڵەوە عددی ژمارە قوتابخانە حکومیەکان زۆرە ملیۆنێک و 780,000 قوتابی لە قوتابخانەکانی کەرتی حکومیە خوێنێ بەڵام تەنها 7,000 قوتابی لە کەرتی تایبەتە 400 باخچە و قوتابخانە و پەیمانگامان هەیە لە کەرتی تایبەتە کە مستەسمیرەکان و بەڵێندەرەکان کاری تیاکەن بەڵێندەری خاوەنی قوتابخانەیەکە دروستێکە بەڵام تەنها قوتابخانەیەکی 26 پۆلی نزیک بە 2 ملیۆن دلار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕاوەسێ لەبەرەوە فارەخە من نامێ مبەڕیری بۆ بێنمەوە بەڕاستی ئەرچی حکوومەتە کە ئەمە چاکە وەرچی ئەمەش لە وەزارەتی پەروەردە کامە چاکەین ئەمە واقعەکە بێ خۆمان پیشانی بدەین و خۆشمان کار بکەین بۆ چاکردن مامۆستا ئالان حەمەسایی ساڵح وەزیری پەروەردە زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەران بەخشی بەڕاستی زۆرمەتی بەکەردن هەر بژین بەڵێ ئەزیزان ئەو بەشەی بەرنامەکە کەماوە لە سوۆشیال میدیا ئێمە بڵاوی ئەەکەینەوە چاوتان لەسەر پیجی کوردستان 24 بێت ئەو کاتەی کەماوە ئەو پرسیارانەی کەماوەیە لەگەڵ جەنابی وەزیرەچینەوە ناو پاسەکە و ئەو پرسیارانەی ئێوە شەگەیەنین تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگاریەوە و کوردستان لە ئەمانەتی خوادار و فاتەوە.